بۆ زیاترکردنی بازار و دروستبوونی خوازە سەر ئەو خواردنانەی دەیفرۆشێت ڕێگەی ئۆنلاین و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنێت بەڵام خەمی سەرەکی خاوی هێڵەکانی ئینتەرنێت و گرانی نرخەکەیەتی جۆرەها ئامێر و سیمکارتی ئینتەرنێت لە بازاردا هەیە و هەریەکەیان کۆمپانیایەک خاوەندارەتی لێ دەکات هەرجارە و بەناوێکی جیاواز جۆرێکی نوێ ئینتەرنێت دێتە بازاڕەوە بەڵام هاوڵاتیان دەڵێن بە بەراورد بە زۆنی نرخەکانیان کەمترین سوودی لێ دەبینن و حکومەتیش چاودێری و لێپرسینەوەی نییە لەسەر کۆمپانیەکانی تایبەت بە ئینتەرنێت. ئەو پارەی پێم بۆ نمونە بە سپێنجەکە بچی جنێخ بە 6,000 واش نییە. یەکەم هەفتی تاکو دۆم هەفتەی تۆزە سوودمەنە بیت لە ڕووی سەرەکەوت و دوای وردە دەخاوە بێتەوە. ئێستا خۆم لە ماڵێکم ئەژیم خۆدێ بۆ دیتر گۆڕەکەی شەبەکە ئەگۆڕێت. خوا بیزانی ئێستا خۆم لە خانووکە ئەژیم با بڵین لەو خانووەیە دوو دەمەیە یەک دیواری بینە شەبەکەی تیا ئەگۆڕێت. حکومەتی عێراق لە ڕێگەی وەزارەتی پەیوەندیەکانەوە ناو بەناو نرخی کری ئینتەرنێت کەم دەکاتەوە بەڵام ئەو بڕیارانە کۆمپانیەکانی هەرێم ناگرێتەوە بەهۆی ئەوەی لا حکومەت هێرێم مۆڵەتیان وەرگرتووە. پێشتر نزیکی 7 ڕێکخراوی مەدەنی یاداشتی ناڕەزایەتیاندا بۆ نووسینگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا حکومەتی عێراق لێپرسینەوە و چاودێری کۆمپانیەکانی تایبەت بە ئینتەرنێت بکات لە هەرێم و نرخ و کوالەتیان ڕێک بخاتەوە. بەڕاستی بازرگانیەکی ناماقول بەسەر ئەو گیرفانی خەڵقەوەکەن و ئەوان چاویان بڕیوەتە گیرفانی خەڵق بۆی زۆرترین پارە قانزاشکەن بۆ لەبەر ئەوەی سیستەمەکەی باوک کە سیستەمی بنەماڵەیە ئەوەی ئەوێ لە هەموو شوێنەکە ئەم قۆرەخکاریە هەیە لە خەتەکانی ئینتەرنێت و لەمانەشە هەیە وە لە ئەو کۆمپانیانە هەیە هەمان سیفەتیان هەیە کۆمپانیەکان باجنیان بە حکومەت بەڵام پارێکی زۆر لە خەڵق وەرەگرن. لەسەر فرە نرخی و خاوی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێم و کەم نەکردنەوەی نرخەکانیان هاوشێوی بەغداد پەیوەندیمان بە وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندن کرد بەڵام ناوبراوە ئامادە نەبوو لێدوان لەو بارەیەوە بدات. کۆتایی ساڵی ڕابردوو دامەزراوی فریدەم هاوسی ئەمریکی کە ناوەندێکی شیکاریە لە راپۆرتێکیدا ئاشکرای کرد یەکێتی و پارتی لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە هاوردەکردن و دابەشکردنی ئینتەرنێتیان لە هەرێم بۆ خۆیان قۆڕخ کردووە کە داهاتەکانیان ملیارەها دۆلارە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.